پاتریکە دانەمە پاتری ئەوە دانەمە ئادەی گۆڕم وڵی گۆڕی سوتاکە ئەوە ئیکەمان پێ فێرەکەمان پێ ناوە لە دایرەی لە بیرمان شۆش ڕازەسڵ بێن ئەوە کاگەزانان ئای ملازم بڕۆ بەبورن بینەرانی بەڕێز پێشێکی بچووکی دەنگمان نەبوو پاتریەکانمان گۆڕی ئەو حاڵەتانە زۆر ئاساییە زۆر جاران ئیدی مایکە پاتریکی نامێنیان ئەم جیازی کە لەگەڵ مۆبایلەکە ڕەبتا بێگومان بە پاتریش دەکات بۆیە دەنگ نەما یاری بەردەوامە یەڵارس یەڵا هێڵی بەرگری داستان تۆپەکە دوور دەخاتەوە یەڵە بۆ کوڕانی هەڵەبجە یەڵا ڕامین نەگە سامان تۆپ کۆنتترۆلی سامانە تۆپ کۆنتترۆلی سامانە بۆ ئاراس دەیگەڕێن تۆ بۆ کاردۆس یەڵە کاردۆس بۆ سامان بۆ ئارێز یاریزانانی یانێ ڕانیا زۆر بارامی زۆر بە هادئی کۆنتترۆلی لە ١٧ یاریگان کردووە و پاساتێکی زۆر بە جوانی دەکەن بێگومان بۆیش ئێستا 3 گۆڵ لە پێشەوەنە هەروەک سەرەتا ئاماژەم پێدا یانەی هەڵەبجە کێشیانێ لە ڕووی یاریزانەوە هەندێک یاریزانیان بایکۆتی یاریکردنیان کردووە بەڵێ دیاراوەش کێشەی ناوخۆی یانەکەیە یەڵا ئیدریس تێدانێک بەڵام هەڤاڵ تۆپەکە وەردەگرێ تۆپ لە ناوەڕاست بۆ کوڕانی هەڵەبجە یەڵا کوڕانی هەڵەبجە فیکەی ناوبژیوان تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیا ئاراس تۆپەکە دابەش دەکا بۆ سامان یەڵا بڕوا بۆ ئاراس دەیگەنن تۆ بۆ داستان ڕاستە و خۆ تەواوی دەکا یەڵا ئارێز تۆپ لە بەرژەوەندی ئارێز لە ناوەڕاستەوە دەیدا بە سامان یەڵە سامان ئاوازەکە دابەش کە سامان جوان دابەشی کرد ماشەڵڵا ئاوازدانەرەکەیانی ڕانیا کاپتن سامان بڕوان یەڵە بڕوا یای بڕوا لێدانەکە جوان بوو بەڵام بەرز بوو دەبوو زیاتر قاچت داگربایە ئیدی بێگومان هەموو شوتێکیش ناکرێت تۆ بڵێ دەبێ گۆڵ بێت نا یەڵە تۆپ دەگوازرێتەوە لە ناوەڕاست دەبینین شەڕەکە لێ واتە شەڕە سەر تۆپەکە بەکە لە ئاراستی یەکتری دەکرێتەوە یەڵە سامان بۆ کاردۆس یەڵە کاپتن کاردۆس یەڵە ئارێز جوان ئارێزی دەبە جێگر بۆ هاوڕێ یەڵە هاوڕێ خاوەنی خێراترین گۆڵ یەڵە حسێن یەڵە سامان بۆ ڕایت یەڵە بڕوا یەڵە سامان یەڵە هەڤاڵ تۆپ لە بەرژەوەندی هەڤاڵ یەڵە هەڤاڵ هێرشێک بۆ یانەی هەڵەبجە ئیدریس هونەر تۆپەکە وەردەگرێ ئیدریس هونەر تۆپەکە وەردەگرێ بۆ ئارێز یەڵە ئارێز بۆ جێگر بۆ هاوڕێڵە بۆ ئارێز بەڵام ئارێز سوودی لێی نەبینی تۆپ لە بەرژەوەندی بڕوا دووری دەخاتەوە سامان وەری دەگرێتەوە دەیدا بە ئاراس بۆ کاردۆس بۆ یاریزانی هێڵی بەرگری لای چەپ جێگر بۆ
کاردۆس لە ناوەڕاست بۆ سامان بۆ ئارێز بۆ بڕوا پاساتێکی جوان لە نێوان یاریزانانی یانێڕانێ بەدی دەکرێت بەڵێ یاریدەری نابژوان دەستی بەرز کردەوە یاریدەری نابژوان دەستی بەرز کردەوە ئەم فیکەیە لە بەرژەوەندی یاریزانانی یانەی ڕانیا یاڵا لێدانەکە ئیدریس هونەر لێدانەکە جێبەجێ دەکا بەڵێ دەخولەک لە گێمی دووەم بە کۆتا ڕۆیشتووە واتە دەخولەک لە گێمی دووەم تێپەڕی کردووە ئیدریس هونەر فاوڵەکە جێبەجێ دەکا یاڵا کاردۆست ماڵی گۆڵ بۆ یانەی هەڵەبجە ماڵی گۆڵ بۆ یانەی هەڵەبجە ماڵی گۆڵ بۆ یانەی هەڵەبجە یاڵا جێگر دووری دەخاتەوە یاریزانی یانەی هەڵەبجە وەری دەگرێ یاڵا ڕێکار یاڵا ڕێکار بۆ پشتیوان بەڵام تۆپەکە کۆنتڕۆڵ ناکرێ حسێن عەلی وەری دەگرێتەوە حسێن عەلی تۆپەکە وەردەگرێتەوە بۆ سامان دابەشی دەکاتەوە بۆ حسێن یاڵا حسێن جوانە حسێن بۆ هاوڕێ پاسێکی جوان بێگومان حسێن عەلی لەگەڵ سامان دوو یاریزانی لێهاتوو لە هێڵی ناوەڕاستی یانێڕانیا کۆنتڕۆڵ یاریگا دەکەن زۆر بە جوانی تۆپەکان ئاراستە دەکەن ببینە زۆر بە جوانی حسێن تۆپەکەی وەرگرت کەواتە من باسی ئەم یاریزانە دەکەم کە لە هێڵی ناوەڕاست هەم تۆپ وەردەگرێ هەم گۆڵ دەکا هەڵدانی لە بۆ یانەی هەڵەبجە بزانین یاڵا هەڤاڵ هەڵدانەکە جێبەجێ دەکا هەڤاڵ بۆ ناوەڕاست بۆ پێشەوە یاڵا بۆ ڕامین یاڵا ڕامین جوانە ڕامین بەڵام کوڕانی ڕانیا زۆر باسانی تۆپەکەیان وەرگرت یاڵا سامان تۆپەکە کورد بوو سامان یاک تۆز خێراتر بووایە بێگومان ئیدریس وەری دەکرد هێرشێک بۆ یانی هەڵەبجە یاڵا هەڵەڤاڵ جوانە بۆ هەڵەبجە ناوبژیوان دەڵێ یاری بکە بەڵام هەڤاڵ گلەی هەیە ناوبژیوان دەڵێ یاری بکە گلەی لەوە هەبوو لەو پاسەی کە دای وەکو ئەرقەلەیەک بۆ یاریزانی یانی هەڵەبجە دروستکرا بێت ئەم گلەیە دەکا یاڵا حسێن فیکەی ناوبژیوان بەڵێ دیارە بەڵێ کارتی زارد کارتی دووەم با یای سیرکە ئەم یاریزانە هەڤاڵ ئەحمەد هەڕەشەی لە ناوبژیوان کرد وە پاڵی بەیان ناوبژیوانەوەنا بێگومان بە دڵنیاییەوە ئەو یاریزانە ناوبژیوان زۆر ئارام بوو من بینیم ناوبژیوان زۆر ئارام بوو یەکەم جار وەڵامی نەدایەوە دووەم جار وەڵامی نەدایەوە بەڵام سێم جار ئەم یاریزانە بەردەوام بوو لەوەی کە فشاری دەرونی بەرزە سیرکەن ئێستاش بە چەندین یاریزان ڕاناوەستێ کەواتە سیرکەن ئاخر ئەزیزەکەم چاوەکەم تازە تۆ سوورت وەرگرتووە یعنی تا ئێوارە قسە بکەی هیچ سوودی نییە کەواتە نا پاڵ بە نابژیوانەوە دەنێم ئەوە داوای لێبوردنی کرد بەڵێ داوای لێبوردنی لە نابژیوان کرد نابژیوانەکەی ماچ کرد ئەم یاریزانە فشاری دەرونی بەرز بوو ئیدی یاری تۆی پێیە بەڕاستی یاری تۆی پێیە زۆرترین بەرکەوتەیە ئیدی ئینسانەکان یاریزانەکانیش بەڕاستی هەمویان زۆربەیان شانی ئەوەن کە فشاری دەرونیان بەرز بێتەوە بەڵام لە کاتێکدا تۆ فشاری دەرونی بەرز دەبێتەوە دەبێت خۆڕاگر بی ناکرێت شتێکی وا بکەی کە بەڕاستی سنوور ببەزێنرێ بەڵێ گۆڕانکاری لە ڕیزی یاریزانانی یانێڕانیا بەڵێ ئەحمەد میکایل بۆ جێ ئاراز عەبدوڕەحمان و لە شوێنی بڕوا ماریۆ لازۆ عەلی لە شوێنی بڕوا ماریۆ واتە تا ئێستا دوو گۆڕانکاری کراوە چاڕوانی گۆڕانکاری سێم دەبین
چاوەڕوانی گۆرانکاری سێم دەبین ڕایت یاریزانی ژمارە 99 دەچێتە دەرەوە. یاریگاجێ دێڵێت ژمارە 99 مەیسەم سەباح دێتە شوێنی، مەیسەم سەباح دێتە شوێنی ڕایت. بەڵێ لازۆ بۆ شوێنی بڕوا، مەیسەم بۆ شوێنی ڕایت، ئەحمەد بۆ شوێنی ئاراس. یاری بەردەوامە. بڵێ یاریزانی ژمارە 7 لە ڕیزی یانەی هەڵەبجە بەداخەوە کە بینیمان کرایە دەرەوە، کارتی سووری بەڕوودا بەرزکرایەوە. من وە خۆم هەمیشەم حاڵەتانە پێم خۆش نییە بەڕاستی کارتی سوور ببینم، بەڵامی دینا بژیوان تا ڕادەیەک سنووری خۆی هەیە، سەبری خۆی هەیە تاو کاتەی سنوور نەبەزێندرێ، ئەگەر نابژیوان ئازادە. بەڵام ناکرێ بەڕاستی یاریزان ئەوە حاڵی یانەکەی بێ بە کەم و کوڕیەوە تۆ شتێکی وا بکەی دەربکرێی ئێستا یانەی هەڵەبجە بە یاریزانەوە یاری دەکا، کەواتە قسەکردن و زیاد لە پێویست قسەکردن لەگەڵ نابژیوان زەربەی لە یانەکەیدا. یەڵا یاری بەردەوامە. یەڵە مەیسەم بۆ لازۆ یەڵا ئیدریس یەڵا جوانە یەڵا تۆپەکە دوورخرایەوە لەلایەن شاکار. یاریزانی هێڵی بەرگری لە چاق شاکار تۆپەکە دوورخستەوە. شاکار و داستان پێکەوە لە چەقی بەرگرینە. لێدانی گۆشە بۆ یانەی ڕانیە، یانەی ڕانیە بە ئەنجامی 3 گۆڵی بێ بەرامبەر ئێستا لە پێشەوەیە. گۆڵی یەکەم حسێن تۆماری کرد، گۆڵی دووەم ئیدریس هونەر تۆماری کرد، گۆڵی سێم کاردۆس تۆماری کرد. یەڵە بۆ ناوە، یەڵە کاردۆس بەڵام ئیدری لێدانێکی بەهێز، بەڵام بەر یاریزانی هێڵی بەرگری کەوت. بێگومان لێدانێکی بەهێز بوو، هەروە گۆڵەکە بە شێوازێکی جوان تۆماری کرد. تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی یانەی هەڵەبجە. لێدانەکە جێبەجێ دەکرێت. شاکار بۆ پێشەوە جێگردووری دەخاتەوە، دەیکا بە پاس بۆ کاردۆس. یەڵا سامان نزیکە، یەڵا پشتیوان بۆ ڕێکار. یەڵە ڕێکار دەیدا بە ڕامین، بەڵام یەڵە ڕامین یەڵا ڕێکار. تۆپەکە لە بەرژەوەندی یانەی هەڵەبجە. هەڵدانی لە یەڵا تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی هەڵەبجە. یەڵە شاکار فیکەی نابژیوان لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجە. یەڵا تۆپ، بەڵام فیکەی نابژیوان لێدانی گۆشە بۆ هەڵەبجەیەکان. وەرزش دۆستانی عزیز، بینەرانی بەڕێز، لێدانی گۆشە بۆ هەڵەبجەیەکان. بزانین ئەنجامی ئەم لێدانی گۆشەیە ئەنجامەکەی چۆن دەبێت. چاوەڕوانین. یەڵە بۆ ناوە، بەڵام ئیدریس کۆنتترۆلی تۆپەکە دەکا. فیکەی نابژیوان لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجە. فیکەی نابژیوان لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجە. ڕامین لەسەر تۆپەکەیە، ڕامین لەگەڵ شاکار لەسەر تۆپەکەن. بێگومان دەبێ شاکار لێ بدە. شاکار سەباح یاریزانی ژمارە 50 لێدانەکە جێبەجێ دەکا. یەڵە شاکار بەرز بوو سوڕانێکی جوان، بەڵام تۆپەکە بەرز بوو. تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕانیە. یەڵە کاردۆس بۆ ئیدریس
یاڵا ئیدریس دابەشی دەکات بۆ لازۆ یاریزانی لای باڵەکان یاریزانی لای باڵەکان کە ڕاست و چەپی بۆ نییە لازۆعەلی هەمیشە لە چەپ لە ڕاست یاری خۆی دەکات بێگومان لەگەڵ هاوڕێ زۆر جار ڕاینەر گۆڕانکاریان پێ دەکات ڕاست و چەپ بۆ هەردووشیان وەکو یەکە یەڵا هاوڕ یەڵا ئەحمەد یەڵا هاوڕێ بۆ حسێن یەڵا ئەحمەد میکایل یەڵە سامان نابژیوان دەڵە بە یاری بەردەوام بێ نابژیوان دەڵە بە یاری بەردەوام بێ یاریزانانی هەڵەبجە بە دەیاریزانەوە لە ئێستادا بەرنگاری یاریزانانی یانێ ڕانێ دەبنەوە بێگومان دەبێ هەلەکان بقۆزنەوە یانێ ڕانیا دەبێ هەل بقۆزێتەوە دەبێ سود لەم هەلانە ببینێ بەڵێ ئەم یاری ئەم دووکەڵا ئاگرینی ئەم دووکەڵە بۆ دەرەوە بەڵێ ئەوە ئیدریس دووکەڵە شینەکەی فرەدا دەرەوە بڕواتانە بێ بۆنێکی ئەوەندە ناخۆشی لێ دێ ڕێک هەناسەر دەکرێت یەڵە مەیسەم بەڵام دووکەڵەکەش بۆ ئاراستەی من بوو بۆ ئاراستەی من و برادرانی ڕاگەاندن بەڵێ گۆڕانکاری لە ڕیزی یاریزانانی یانی ڕانیە ماشەڵڵا بێستم بۆنێکی زۆر خراپ و ناخۆش ڕێک سینگ و قورگت دەکرێت یەڵا گۆڕانکاری لە ڕیزی یاریزانانی یانێ ڕانیە دانەر بایس دەچێتە شوێنی هاوڕێ دانەر بایس یاریزانی ژمارە 19 دەچێتە شوێنی هاوڕێ ڕەشید گۆڕانکاریەکی ترمان هەیە بزانین ئەگەر هەڵە نەبم کارزان باپیر کارزان چاوەڕوانی گۆڕانکاری دەکە یاڵا گوێمان لە فیکەی هاندەرانە بەڵێ فیکەی هاندەران کارزان باپیر دێتە یا ناو یاریگا لە شوێنی ئیدریس هونەر وەرزش دۆستانی عەزیز یانەی چوارخوڕنە ئێستا گۆڵێکی تۆمار کردووە بێگومان زۆرترین گۆڕانکاری مامۆستا هێمن ئەنجامیدا ئێستا 3 گۆڵی کردووە و لە بەرامبەردا یانەی هەڵەبجە بە دەیاریزانەوە 3 گۆڵی لەسەر تۆمار کراوە بێگومان وەکو ئاماشەم پێکرد کەم و کوڕیانەیە یەڵە لازۆ یەڵە مەیسەم هێرشێکی مەترسیدار بەڵام سوودیان لێ نەبینی تۆپ لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجە یەڵە ڕێکار لە پێشەوە یەڵە ئۆفساید یاریدەری ناوبەژیوان محەممەد نەژاد دەستی بەرز کردەوە تۆپ لە بەرژەوەندی ئەحمەد میکایل یەڵە جوانە کارزان بۆ ئەحمەد دووبارە بۆ ئەحمەد بەڵام کۆنتڕۆلی کرد ڕێکار یاریزانی بەرگری ڕێکار کۆنتڕۆلی تۆپەکە دەکا دەیدا بە ڕامین یەڵە ئۆفساید لە بەرژەوەندی لە بەرژەوەندی فاول دەست لە بەرژەوەندی یانێ ڕانیە یەڵە کاردۆست بۆ حسێن عەلی بۆ سامان دەیدا بە جێگێر بۆ حسێن عەلی بۆ سامان بەڵام تۆپەکە بە جوانی ئاراستە نەکرا یەڵە جوانە جێگێر بۆ دەگەڕێتەوە بۆ کاردۆست بۆ ژمارە 92 کارزان بۆ ئەحمەد بۆ ئاراس ئەمڕۆ یاریزانانی یانێ ڕانیا زیاتر کۆنتڕۆلی یاریگا کردووە یەڵە دانەر بە جوانی چۆناوە بەڵام دەبوو زووتر تۆپەکەی ئاراستە کردبایە زیاتر مەبەستی بوو زیاتر بچێتە ناوە واتە نزیکتر بێ بەڵام یاریزانانی هێڵی بەرگری هەڵەبجە نزیک بوون یەڵا لێدانی گۆشە بۆ ڕانیە لێدانەکە ئەحمەد لێدانەکە جێبەجێ دەکا لێدانی گۆشە یەڵە بۆ پێشەوە بەڵام
دووبارە لێدانی گۆشە بۆیانی ڕانیە لێدانی گۆشە بۆیانی ڕانیە وەکو ئاماژەم پێدا ئێستا یانەی چوارقورنا بانجامی گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشەوەیانەی قەڵازەیە یاڵڵا لێدانێکی بەهێز لەلایەن ئەحمەد میکایل کە بینیمان لە گێمی دووەم هاتە ناو یاریگا تۆپ لە بەرژەوەندی دابان شاکار لێدانەکە جێبەجێ دەکا یەڵڵا ڕامین سوودی لە تۆپەکە نەبینی یاریزانی ژمارە 28 ڕامین تۆپ لە بەرژەوەندی کاردۆست یەڵە کاردۆست بۆ حسێن دووبارە بۆ کاردۆست بۆ کارزان یەڵە کارزان دەیدا بە حسێن تۆپەکە دەدا بە کاردۆست دەیگوازێتەوە بۆ کاپتن سامان دووبارە وەردەگرێتەوە جوانە یاڵا کۆنتڕۆڵ زیاتری یاریگا بە پاساتی جوان یەڵا ئەحمەد بەڵام یاریزانی هێڵی بەرگری ڕێکار تۆپەکە کۆنتڕۆڵ دەکا تۆپ لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجا یەڵە بۆ ڕامین یەڵە بەڵام جێگر تۆپەکە دوور دەخاتەوە جێگر یاریزانی هێڵی بەرگری لای چەپ تۆپەکەی زۆر بە جوانی دوور خستەوە دووبارە حسێن بۆ جێگر دەیدا بە دانەر یەڵە دانەر بۆ کاپتن سامان دەیگوازێتەوە بۆ لازۆ بەڵام دابان زۆر باسانی کۆنتڕۆڵی تۆپەکەی کرد بینەرانی بەڕێز هاندەرە خۆشەویستەکان یانی ڕانی بانجامی 3 گۆڵی بێ بەرامبەر لە پێشەوە یانەی هەڵەبجەیە گۆڵەکانیش حسێن عەلی ئیدریس هونەر و هەروە کاردۆست تۆماریان کرد هەروەکو ئاماژەم پێدا یاریەکان بەردەوامن خۆتان دەبینن سێبە یاڵە ڕانیە یەڵە مەیسەم بۆ لازۆ یەڵە هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە جێگر وەری دەگرێتەوە هەروەکو باسم کرد بابان کۆیە بابان 3 گۆڵی تۆمار کردووە خەڵازێ چوارخونە گۆڵێکی تۆمار کردووە خانەقی سلێمانی 0-0 ڕزگاری بازیان ئەنجامەکەی یەکسان کردوەوە بازیان وەڕانیەش بانجامی 3-0 لە پێشەوەی هەڵەبجەی شەیدا بەڵێ بە دڵنیایەوە سلێمانی و خانەقینیش یەکسانن هیچیان گۆڵیان تۆمار نەکردووە یەڵە سامان دەیدا بە کارزان دابەشی دەکە بۆ ئەحمەد یەڵە ئەحمەد لازۆ سوودی لێی نەبینی هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە سوپاس و پێزانینمان دووبارە بۆ سپۆنسەرەکانمان سنتەری بێست ڤیژن لە ڕانیە بۆ نەشتەرگەری چاو هەفتە بازار و هەروە برژاوی بەرخی بابی لێدانێک بەڵام ئۆفساید برژاوی بەرخی بابی هەفتە بازاری ڕانیە سنتەری بێست ڤیژن کۆمپانیای SD بۆکس و هەروە کۆمپانیای تابلێت سوپاس و پێزانینمان بۆ ئێوە یاڵە یاری بەردەوامە لازۆ یاری لە باڵەکان پێشخۆی دەدا لازۆ کۆنتڕۆڵی دەکا لازۆ دابەشی دەکا لازۆ لێی دەدا لازۆ لازۆ وەری کرد لازۆ کۆنتڕۆڵی کرد لازۆ ئاڕاستەی گۆڵی کرد لازۆ زۆر بەتوانی سوڕاندی لازۆ گۆڵی چوارەم لە ڕێگای یاریزان لازۆ گۆڵی چوارەم بە شێوازێکی جوان لە ڕێگای یاریزان لازۆ عەلی ڕەسوڵ زۆر جوان بوو تۆپەکەی لە ناوەڕاستی یاریگا پێشخۆیدا پەلەی نەکرد بردی 2 یاریزانی بڕی 3 یاریزان کەواتە بەرامبەر گۆڵپارێز تۆپەکەی سوڕاند جوانە کەواتە یانەی ڕانیا بوو بە 4 واروە 4 قورنەش بوو بە 2 گۆڵ واتە گۆڵی دووەمیان تۆمار کرد یانەی 4 قورنە
یانەی چوارخوڕنا گۆڵی دووەمی تۆمار کرد لەگەڵ یانەی ڕانیە کە گۆڵی چوارەمیان تۆمار کرد. بینەران وەرزش دۆستانی ئاسیز یاریزانانی دێرینی بەڕێز لە هەرچوەیەک بن هەموو بەڕێز و خۆشەویستانەی کە لە ئێستاوە لە ڕێگای لایڤەوە سەیری کەناڵی ڕانیە دەکەن هەمیشە سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆتانەیە. ئێمە خزمەتکاری ئێوە وەرزش و وەرزش دۆستانین ئەوەی پێمان بکرێت هەمیشە لە خزمەت داین. یەڵە حسێن یەڵە حسێن سی خولەک لا گێمی دووەم تێپەڕی کردووە. یەڵە لازۆ 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 ئەڵڵا ئەڵڵا حسێن پاسێت جوان. یەڵە سامان سامان ئۆ نابژوان دەڵە بەیاری بەردەوام بێ لێدانێکی بەهێز لەیان سامان. یەڵە سامان یەڵە داستا یەڵە داستان بەڵام داستان تۆپەکە سوودی لێی نەبینی. مەبەستم داستانی گۆڵپارێزی خۆمان نییە. داستان شەفیقیش یاریزانی ژمارە 73 ناوی داستانە نەوەک هەندێ بەڕێز بەهاڵەت تێ بکە بڵێ کاکە ناوی داستان گۆڵپارێزە و چۆن پێرش دەبە. بەڵێ وەرزش دۆستانی عەزیز خۆشەویستان فیکەی نابژوان دیارە یاریزانی ژمارە 61 دەبینین لە یاریگادا کەوتووە. ژمارە 61 یاریزانی هێڵی بەرگری لای چەپ بە هیوای سەلامەتی بۆ یاریزان ڕێکار ڕێکار کەوتووە بە هیوای سەلامەتی. وەرزش دۆستانی عەزیز وەکو باسم کرد یانەی چوارخوڕنا گۆڵی دووەمی تۆمار کرد یانەی ڕانیەش گۆڵی چوارەمی تۆمار کرد کەواتە ئێستا ئەنجامەکان لە بەرژەوەندی ئەو یانانەدا نییە کە لە هێڵەکانی سێم و چوارەمدان. کەواتە یانەی چوارخوڕنە ئێستا کە ڕیزبەندی یەکەمی کردووە گرتووە ئەم بردنەوەیە بۆ یانەی چوارخوڕنە زۆر گرینگە چونکە دوور دەکەوێتەوە لە ڕیزبەندەکە. واروە ئەو بردنەوەیش بۆ یانەی ڕانیە گرینگە چونکە دوا بە دوای یانەی چوارخوڕنا کێبڕچێ دەکات لە سەروەرگرتنەوەی ڕیزبەندی پلە یەکەم. کەواتە یانەکانی ڕانیە یانەکانی بازیان یانەکانی چوارخوڕنا ئەوانە هەمیشە لەگەڵ خانەخین کێبڕکێ ئەوەی دەکەن کە لەمە دووە یاریەکان نەدۆڕێنن لەمە دووە یەکسانبوونیشان قبوڵ نەبێ لەمە دووە بردنەوە مسۆگەر بکەن بۆ ئەوەی کێبڕکێەکە خۆشتر بێ. یەڵا یاری بەردەوامە هەڵدانی لا بۆ هەڵبجەیەکان دەیدا بە ڕامین دەیگوازێتەوە داستان کۆنتترۆلی دەکا گۆڵپارێزیانی ڕانیە داستان. یەڵە تۆپ بۆ مەیسەم یەڵە مەیسەم دەیدا بە دانەر تۆپ لە بەرژەوەندی دانەر یەڵە دانەر جوانە دانەر یەڵە دانە یای بزانیت چییە فاوڵ بەڵێ کارتی زەردیش کارتی زارد بۆ دانەر ناوبژیوان وای بینیوە کە چۆن دەڵێ ئەم یاریزانە فێڵی کردووە یعنی وەکو فێڵ بینی بەڵام دانەر چوان لای ناوبژیوان دەڵێ من یاریم کردووە بەڵام بەدڵنیایەوە داوای پەناڵتی دەکات ئەم داواکاریەی دانەر بۆ پەناڵتی بوو بەڵام بێگومان بڕیار لای ناوبژیوانە ناوبژیوان لە حاڵەتەکە نزیکە بۆیە ناوبژیوان وای بینی کە کارتێکی زەردیشی بەڕووی دانەردا بەرز کردەوە. یەڵە دانەر بۆ خۆت فیکە لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجە ئەم یاریزانە کەوتووە بە هیوای سەلامەتی بۆ ڕامین نابژیوان نزیکە دانەری لایە بەڵێ دانەر داوای لێبوردنی لێ دەکا ئەوە ڕوحی بەرز و ڕەوشتی بەرزی وەرزشی یاریزانە سەیرکەن دانەر هاوکاری دەکا و داوای لێبوردنی لێ دەکا بەڵێ بەڕێز و خۆشەویست پزیشکی یانەکە دێ بۆ هاوکاری ئەو بەڕێزە بە هیوای سەلامەتی بۆ کاکە ڕامین
و لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ یاریزانە پێکراوەکان ئەو یاریزانانی کە ماوەیەکی زۆرە دوورکەوتونەوە داروان هەمەڤاران ئەوانە ماوەیەکی دوور و درێژە لە یاریگادا دوورکەوتونەتەوە بە هیوای سەلامەتی بۆ کاک هەمەڤاران بۆ کاکە داروان هیوادارین بە زۆترین کات بگەڕێنەوە بۆ ناو یاریگا. ئێستا ئەم یاریزانە کەوتووە دەستەی پزیشکی هاوکاری دەکات، نابژوانیش دەڵێ ئەگەر پەلە بکەی زۆر باشە. دەبینم لە دەمی ناوژیوانەوە شتەکان دەخوێنمەوە. بەڵێ کارزانیش لای نابژیوانە، نابژیوان بەڕێز محەممەد عەبدوڕەزاق بەڵێ دەبینی نابژیوانێکە هەمیشە دەم بە خەندەیە، پێکەنین هەیە لە ڕوویدا، پێکەنینە، یعنی نابژیوانێکی چۆن دەڵێ تووڕە نییە، نابژیوانێکە من ئەوەندەیکە لە سەرتاوە سەرنجم داوەتێ زۆر هادە، زۆر ڕووخۆشە، یعنی بڕیاری پەلەشی نییە، بە پەلە بڕیاردا. بەڵێ نابژیوانی سەرکەوتوو ئەوەیە کە بڕیاری خێران نەدا، هەرچەندە نابژیوانیش مرۆڤە شانیێڵەکردنە، بەڵام نابژیوانی سەرکەوتووە و نابژیوانەیە بڕیاری بە پەلە نەدا، هادێ بێنەرم بێ مناقەشەی تونند لەگە یاریزانەکان نەکە. یاڵە بۆ ناوە یای هەستانێکی جوان بەڵام نەیگرت. یاڵە حسێن تۆب لە بەرژەوەندی حسێن، تۆب لە بەرژەوەندی سامان دەیدا بۆ یاڵە میکایل جوانە میکایل، پاساتێکی جوان یاڵە بۆ پێشەوە، بەڵام یاریزانان کۆنترۆلی دەکەن، یاریزانانی هەڵەبجە کۆنترۆلی تۆپەکە دەکەن. تۆپ لە بەرژەوەندی لازۆ، یاڵە لازۆ یاری بەردەوامە، نابژیوان دەڵێ یاری بەردەوامە. بەڵێ وەرزش دۆستانی عەزیز، یانێ ڕانیا 4 گۆڵی تۆمار کردووە، یاڵە کاردۆس کاردۆس فیکەی نابژیوان فاوڵ لە بەرژەوەندی کاردۆس خاوەنی گۆڵی سێم بێگومان گۆڵی یەکەم لەلایەن حسێن عەلی، گۆڵی دووەم لەلایەن ئیدریس، گۆڵی سێم لەلایەن کاردۆس، گۆڵی چوارەم لەلایەن لازۆ عەلی. بەڵێ فاوڵ لە بەرژەوەندی یانێ ڕانیا. کارزان باپیر فاوڵەکە جێبەجێ دەکات. ناوبژیوان لەگەڵ یاریزانانی هەڵەبجە ئەو یاریزانانی سەدیان کردووە، واتە دیواریان کردووە، قسە دەکات، ڕێنمایی دەدا. یاڵە کارزان بۆ ناوە ئۆ بەرشیش کەوت، زۆر جوان بوو. بەڵام فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی کوڕانی هەڵەبجە، بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی عەزیز، 39 خولەک لە گێمی دووەم تێپەڕی کردووە، واتە 6 خولەک کاتی یاسایی و ئاسایی ماوە، 6 خولەک. تۆپ لە بەرژەوەندی یەڵە شاکار، فیکەی ناوبژیوان بزانین، فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی کوڕانی یانی ڕانیا، تۆپ لە بەرژەوەندی کوڕانی یانی ڕانیا. تۆپ لە بەرژەوەندی کوڕانی یانی ڕانیا. یاڵە سامان لێدانەکە جێبەجێ دەکا، یاڵە سامان بۆ ناوە سامان مەترسیدانە ئۆ بەڵام ئۆفساید. کارزان هەستانێکی جوان، ئاخۆ ئەگەر ئەم پاسە ئەم شوتە گردبای ئۆفسایدیش نەبایە، بە ئاراستەی تۆپ ڕۆیش بایە، بەڕاستی لە لای من دیمەنێکی زۆر جوان بوو.
چونکە مڕێک بەرابەر گۆڵەکەم یاڵە شاکار یاڵە شاکار تۆ لە بەرژۆندی لازۆ تۆ لە بەرژەوەندی یاڵە لازۆ دەیدا بە سامان جوانە لە نێوان سامان و لازۆ کۆنتترۆلیان کرد تۆ لە دەنگ نەما وەرە ئێرە لازم يلا احمد لێدانەکەت جێبەجێ دەکرێت يلا احمد وای ئۆ بار دیوار کەوت بار سەدەکە کەوت بەر یاریزانانی سەد کەوت بەڵێ مەبەستم سەد کراوە واتە دیوار کراوە زۆر جار هەندی حاڵەتەیە دەڵێ وەرە سەد بۆ واتە ببە بەربەر بەڵام زیاتر هەر دیوارەکە جوانکراوە یەڵە بۆ ناوە بەڵام یاریزانی هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە یەڵە ئەحمەد بۆ ناوە ئەحمەد یەڵە مەیسام لازۆ تۆپەکە وەردەگرێت لازۆ یەڵە بۆ کاردۆس کە دوور خرایەوە یەڵە ئاراس بەڵام سوودی لێ نەبینی یەڵە ئاراس بۆ ئەحمەد یەڵە ئەحمەد میکای ئەحمەد بۆ سامان يلا سامان بو دانر يلا حسين شاركاني زياترا ياري قلب بابر قومي لا مجولا بقربان داستان وريد اقريت يلا كاردوس بوناوا وريد اقريت كاردوس باليه طوبكا دور خاوا يا رزاناني يلي بدري يلا بزاع طوبكا دور دخنوا يلا دانر جوانا دانر دانر بۆ جاری دووەم ویستی تۆپەکە هەڵداتەوە بەڵام لەدانی گۆشا بۆ ئوکرانیان ئێرانیا یەڵە حسێن بۆ کارزان ناوبشوان دەڵە بە یاری بەردەوام بێت کارزان داوای فاول دەکات بەڵام ناوبشوان دەڵە بە یاری بەردەوام بێت پاساتێکی جوانیان هەڵە بزیەکان یەڵە پێشێک گۆڵە جەلە باوەکان یەڵە بەڵام سامان تۆپەکە وەردەگرێت داستان کۆنترۆلی دەکات بۆ کاردۆس صوت نما وەرە صوت نما هناك بين بكان او الجور بين كان هو بين سياسه اصلا شلون بقول هي كم زاري كوستر يا كم زار شو أقولنا دو قولي كده
بەڵە تۆپ لە بەرژەوەندی لازۆ یەڵە لازۆ عەلی لە باڵەکان لەگەڵ کارزان لازۆ و کارزان یەڵە لازۆ بۆ ناوە لازۆ فیکەی نابژیوان پەناڵتی لە بەرژەوەندی ئێرانیا پەناڵتی فیکەی نابژیوان پەناڵتی لە بەرژەوەندی ئێرانیا کارتی زەردیش بۆ ئەم یاریزانەی پەناڵتەکە دروست کرد بەڵێ لازۆ کەوتووە لازۆ زۆر بە جوانی ئاراستە یاریزانەکانی بڕی بێگومان یاریزانی هێڵی بەرگری هەڵەبجە ڕێکار بووە بربەست و فیکەی نابژیوانیش پەناڵتی لە بەرژەوەندی ئێرانیا بزانین چێ پەناڵتیەکە جێبەجێ دەکات بەڵێ بزانین چێ پەناڵتیەکە جێبەجێ دەکات مەیسەم بەڵێ دەبینین مەیسەم تۆپەکە لە شوێنی خاڵی جێگیری تۆپەکە دادنێ خاڵی جێگیری کراو ئەو خاڵی کە جێگیری کراوە بۆ لێدانی پەناڵتی تۆپەکەی داناوە مەیسەم سیرکە مەیسەم لێدانەکە جێبەجێ دەکات یەڵە مەیسەم بەڵێ دووەم کارتی سوور بۆ ژمارە 42 یاریزانیانەی هەڵەبجە بەڵێ دووەمین کارتی سوور بۆ یاریزانی ژمارە 42 یەڵە مەیسەم چاوەڕوانی مەیسەمین بزانین گۆڵەکە تۆمار دەکا یا تۆماری ناکە یەڵە مەیسەم گۆڵی پێنجام بۆیان ئێرانیا گۆڵی پێنجام لە ڕێگای یاریزان مەیسەم بۆیان ئێرانیا گۆڵی پێنجام بۆیان ئێرانیا لە ڕێگای یاریزان مەیسەم بێگومان لازۆ پەناڵتیەکەی دروست کرد کەواتە ئەم گۆڵە دابەشێکێ لە نێوان لازۆ و مەیسەم بەهەرحاڵ گۆڵەکە گۆڵی هەموویانە دەڵێ یانێ ڕانیا بوو بە 5 گۆڵ بەڵکو ناڵێ فلان یاریزان بەڵێ وەرزش دۆستانی عەزیز هاندەرانی خۆشەویست بینەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی گێمی دووەمیش واتە ناوبژیوان هاتە کۆتایی گێمی دووەم ئێمە دێینە کۆتایی پەخشەکە وەرزش دۆستانی عەزیز یانێ ڕانی ئەمڕۆ بە ئەنجامی 5 گۆڵی بێ بەرامبەر لە کوڕانی هەڵەبجەی شەهیدیان بردەوە گۆڵی یەکەم حسێن تۆماری کرد گۆڵی دووەم ئیدریس گۆڵی سێم کاردۆز گۆڵی چوارەم لازۆ گۆڵی پێنجەمیش لە ڕێگەی پەناڵتی لەلایەن مەیسەم تۆمار کرا سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەکتان پیرۆزە لە هاندەرانی ئێرانیا سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هاندەرانی هەڵەبجە پیرۆزە لەو بەڕێزانێک کە ئێستا لە ڕێگای لایڤەوە لە ڕێگای شاشەی کەناڵی ڕانیەوە سەیری پەخشەکەمان دەکەن ئێمە بە ناوی تەلەڤیزیۆنەوە پیرۆزبایتان لێ دەکەین هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ هەموو لایەک تا یاریەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن کاتێکی خۆش مژدا بۆ یەکەمین جار لا بتوێن و پشدەر سەنتەرێکی تایبەت بە نەشتەرگەری چاو و چارەسەری هەموو نەخۆشیەکانی چاو لە شاری ڕانیا کرایەوە لەمە دوا پێویست ناکا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و پشکنینەکانی چاو ڕووکێ شارەکانی تری هەرێم و دەرەوەی کوردستان
ئێستا لە سنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن بە سەرپەرشتەی پزیشکانی بە توانای خاوەن بڕوانامەی ناوخۆیی و بیانی نەشتەرگەریەکانی چاو ئەنجام دەدرێن بە سەرپەرشتی دکتۆر کاروان بەختیار حەمە مەزید، دکتۆر ئەبوبەکر قادر مەنگوڕی، دکتۆرە پەیمان حسێن باعیس. ئەو نەشتەرگەریانەی لە سنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن ئەنجام دەدرێ ئاوی سپێ بێدەقەڵ بە نوێترین ئامێری ئەمریکی لە ژێربەنجی خۆجێیی و لە ماوەی دەخولەکدا چاندنی عەدسەی ئەمریکی، نەشتەرگەری ئاوی ڕۆژ، ڕاستکردنەوەی خێلی، کردنەوەی بۆری فرمێسک بە نازۆڕی بێتەقەڵ، گۆشتی زیاد بە شێوازی زەرع، جوانکاری پێڵوو، ڕێکردنەوەی بینین بە لەیزەر، لەیزیک PRK، لەیزەر بۆ پاکردنەوەی عەدسەی چاو، نەشتەرگەری تۆڕی چاو، دانان و لابردنی سلیکۆنی ناوچاو و چەندین نەشتەرگەری تری چاو. و هەروەها ئێستا بۆ یەکەمین جار و تەنیا لە سنتەری چاوی ڕانیا چاویلکەی پزیشکی بە پێشکەوتووترین ئامێری سەردەم و بە شێوازی ئەلکترۆنی پرۆپتەر دروست دەکرێت. سنتەری چاوی ڕانیا لەم بەشانە پێک دێت: هۆڵی نەشتەرگەری گەورە، دیاریکردنی پەستانی چاو و ئاسی بینین، پشکنینی ملەوەنی تۆڕی چاو OCT، پشکنینی گلێنەی چاو، دیاریکردنی ئەستوری گلێنە پێنتاکام، پشکنینی کۆمپیوتەری بۆ دیاریکردنی ڕێکی چاو، پشکنینی گشتی چاو، سۆنەری چاو، دیاریکردنی ڕێژەی فرمێسکی چاو. لە سنتەری چاوی ڕانیا سەرجەم پشکنین و نەشتەرگەریەکان بە هەرزانترین نرخ ئەنجام دەدرێن و داشکانی تایبەتریش بۆ کەم دەرامەتان کراوە.